سڵاتان لێبێ ئازیزان. کێشە ناخۆیەکانی هەرێمی کوردستان و کێشەکانی لەگەڵ بەغدا هەروەها پەیوەندیە ئەقلیمیەکانی پارتی دیموکراتی کوردستان و چەند پرسێکی تر تەوەری بەرنامەی چاوپێکەوتن دەبێت کە لەگەڵ بەڕێز محمود محەممەد ئەندامی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان ئەنجامی دەدەین. زۆر بە خێراتنە دەکەم کاک محمود بۆ بەرنامەکەمان. سەرەتا مەوێت لەگەڵ کێشەکانمان لەگەڵ کێشەکانی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا دەست پێ بکەم. ئێوە وەک پارتی دیموکراتی کوردستان چارەنووسی ئەم کێشانە چۆن دەبینن؟ ئایا دوای ئەوەی کە وەفتێک سەردانی بەغدای کرد ینی بەرە و چارەسەربوون دەچێت یاخود هەر وەکو خۆی ماوەتەوە کێشە؟ بەڵێ زۆر سپاس بۆ ئێوەش. لە ڕاستیدا مەسەلەی کێشەکانی کە لەگەڵ بەغدا دروست بووە دەتوانین بەشی کەین بۆ چەند بەشێک لە ڕووی ئابووری لە ڕووی سیاسی و هەروەها هەموو ئەو کێشانەی کە هەیە بەشێکن لەو عەقڵیەتەی کە لە ناو دەسەڵاتدارانی ئێستای بەغدا هەیە یا ماوەتەوە بۆ چۆنێتی چارەسەرکردنی کێشەکانی ناوخۆیی و بەتایبەتی ئەو کێشانەی کە پەیوەندی بە باف و ئازادیەکانی گەلی کوردستانەوە هەیە. ئەوە وەفدانەی کە چوون بۆ بەغدا باش گفتوگۆیان لەگەڵ هەموو لایەنەکانی بەشدار لە پرۆسەی سیاسیدا کرد و ئەو بابەتانێکە پێویست بوو کە هەموو لایەنەکانی بەشدار ئاگادار بن و لە ڕاو بۆ چوونەکانی هەرێمی کوردستان ئاگادار بن ئاگاداریان کردوونەتەوە و مەخاتری ئەو بەردەوامبوونی ئەو سیاسەتی کە تاکو ئێستاشێ ئەوەشیان لەگەڵ باس کردوون. ماوەتەوە ئەوەی کە ئەوان چەند ئیستیجابەیان دەبێت بۆ ئەو چارەسەریەی کە گونجاوە و بەپێی کە ئێمە داوامە کرد بە پێی دەستور مامەڵە لەگەڵ ئەو کێشانە بکرێت تاکو ئێستا بە دەنگەوە هاتنێکی ئەو تۆمان نەبینیوە. بەڵێ بەس ینی بە پێچوانەوە نییە کە نەک بە دەنگەوە هاتن ناتوە بەڵکو هەڵکشانێک هەیە لە لێدوانەکانیانە بەرە و ئەوەی کە تەوەتوری زیاتر دروست بکەن. بەداخەوە وەکو گوتم شتێکی وە بەرچاومان نەبینیوە لە هەوڵدان بۆ چارەسەرکردنی ئەو کێشانەوە ئەوان ئەو گرفتانێک کە لە نێواندا هەیە کە ئەم گرفتانە گرفتی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراالی بە تەنیانین ئەمە بەشێکی زۆریان گرفتی هەموو عێراقن لە هەموو ڕووەکانەوە و بەشێکی زۆری لایەنەکانی دیکەی بەشدار لە پرۆسەی سیاسیش ئەم گلەی و ئەم گرفتانیان بەرچاو خستۆ بەڵام تاکو ئێستا هیچ هەنگاوێکی کردنی نەندراوە و بەڵێ وەکو جەنابەت دەڵێ ئێمەش هەست پێ دەکەین لە تەسریحاتیان و لە قسەکردن و لە چاوپێکەوتنەکانیان لە جاتی ئەوەی کە هەوڵ بدەن کە شێوایەکی ئیجابی و لەبار دروستکەن بۆ ئەوەی کە گفتوگۆکان زیاتر بەرەو پێشەوە بچێت بەداخەوە هەوڵی تەسعید و هەڵکشانی زیاتری کێشەکان دەدەن. تا چەند کورد توانیوێتی بە یەک دەنگ بەرەنگاری ئەو کێشانە بێتەوە لە بەغدا؟ ئەم کێشەی لایەنێک کەسێک و حزبێک نییە. ئەم کێشانەی کە باسی لێ دەکرێت و ئێستا بوونەتە گرفت لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و لەگەڵ حکوومەتی فیدراالی کێشەی هەموو کوردستانیەکانن لەگەڵ عێراق لەگەڵ بەغدا و بەشێکی ئەو کێشانە هەر ئەو کێشانن کە لە کۆن و لە ڕژێمەکانی پێشوودا چارەسەر نەکراون کە ئەمانیش دیارە هەر هەمان ڕێچکەی ئەوانیان گرتووە بۆ چارەسەر نەکردنی و یان ڕێچکەی ئەوانیان گرتووە بۆ چۆنێتی تێگەیشتن لەو کێشانە و هەوڵدان بۆ ئەوەی کە وەکو تەقلیدی ئەوان کەن بۆ چارەسەری ئەو کێشانێک کە ئەوان باوەڕیان پێ هەیە. بۆیە ئەوەی کە لای ئێمەوە گرنگ بووە دروستکردنیەک هەڵوێستێک لە سەرتاسەری کوردستان لە هەمبەر ئەم کێشانە چ لە ڕووی قەومی چ لە ڕووی سیاسی و ئەو هەوڵانە دراوە بەوەی کە جەنابی سەرۆک بارزانی چەندین کۆبوونەوەی لەوبارەوە لەگەڵ لایەنە سیاسیەکان و لەگەڵ شخصیات کردو بۆ ئەوەی کە یەک هەڵوێستی دروست ببێت و هەوڵی ئەوە بە جددی دراوە بەڵام لەوانشە لێرە و لەوەی دیسان هەندێک لایەن هەبن کە تاکو ئێستا لە چوارچێوە ئەوێ کە هەڵوێستێدا قسەیان نەکرد بێ یان هەڵوێستیان نەنواندوێت. بەڵێ زۆر لە چاودێران پێیان وایە کە سەرۆکی هەرێمی کوردستان مەسعود بارزانی نیتوانیوە یاخۆ شکستی هێناوە لەوەی کە مالێکی لا ببات لە سەر
کورسیەکە یان یاخود لە سندنەوەی متمانە لە مالکی شکستی هێنا ئایا ئەم شکست هێنانە هۆکارەکەی بە تەنها وەک باسەکرێەوە بوو کە تاڵەبانی پشتیوانی نەکرد یاخود هۆکاری تر هەبوو جارێ ئەوەن هەمومان ئەگەر بگەڕێنەوە بۆ ئەو بابەتانی کە سەرۆک لە وتارەکانیدا باسی کردن وە ئەوەی کە ئاگاداری خەڵکی کوردستان و عراقی کردەوە لەو مەترسیانەی کە دێتە پێش لەو ڕەوتەی کە مالیکی و دەوروبەرەکەی گرتویانتە پێش بۆ چۆنیەتی دروستکردنەوەی عراق و بەڕێوەبردننی عراق هەموو تێدەگەین کە هەوڵێک بوو بۆ ئەوەی کە ئەو مەسارە گۆڕانی بەسەردا بێت بۆ ئەوی کە ئەو بابەتانێک کە ئێستا هاتوونەتە پێش نێنە پێش و لە سەرەتایی ئەو بابەتانەوە باسی لەوە کرد کە دیکتاتۆریەت خەریکە لەم وڵاتەدا دەست بە کار دەبێتەوە کە ئەمە کارێکی خراپەوە ئێمە ئەم هەموو قوربانیەمەنداوە لە پێناوی ئەوە نەبوو دیکتاتۆرێک لابین دیکتاتۆرەکی دیکە بێنینەوە سەر حکم لایەنی دیکە هەبوون کە زۆر تامەزرۆی ئەوە بوون کە مالیکی لابن و جەنابی سەرۆکیشە وەکو مسایرەکردن لەگەڵ ئەوەی کە ئەوان مادام پێیان باشە شتێکی لەو بابەتە ئەژینا لە ڕاستیدا لە ئەجندای سەرۆک ئەولەویەتی یەکەم لابردنی مالکی نەبوو بەڵکو ئیسلاحی بارودۆخەکە بوو و ئیسلاحی ئەو سیستەمە بوو کە ئێستا عراقی پێبەڕێوە دەچێت بەڵام لایەنەکانی دیکە ئەم بابەتیان بەرز کردەوە و بەرحەڵ بۆ یەک هەڵوێستی لەوەدا پارتی دیموکراتی کوردستان و سەرۆک بارزانیش لەگەڵ ئەم هەڵوێستە بوون ئەجنە ئەمە یەکەمین خاڵی ناو ڕێزبەندی ئەولەویەتی چۆنیەتی چاککردنی بارودۆخی سیستەمی سیاسی لە عراق نەبووە لایەنە بەڵێ بەڵام خۆ باس لەوە کراکە متمانی لێ بسەندرێتەوە نەتوانراو متمانەیە لە مالکی وەربگیرێتەوە دواتر سەرۆک کۆمار پشتیوانێکی تەواوی ئەو هەموو لایەنانی نەکرد تەنها ئەمە هۆکار بوو یاخود پاشگەزبوونەوەی ڕەوتی سەدری یاخود تەداخلی ئێرانی یاخود فشارێکی تر هەبوو کە بۆی مالکی بمێنێتەوە بەڵێ ئەو بابەتێک کە کرا ئەجندای چەندین کۆبوونەوە و قسەی لەسەر کرا لەوانەیە هەموو لایەنەکانی کە بەشدار بوون لەو کۆبوونەوانەی کە چ ئەوەی هەولێر چ ئەوەی لە نەجەف کرا لەسەرەوە کۆک بوون کە لەوانەیە ئەو هەنگاو بندرێت و هەنگاوێکی باش بێ بۆی کە مالکی لە سەرۆکی ئەنجومەنی وەزیران نەمێنێت بەڵام لەوانەیە کۆمەڵێک ڕوودا و هاتونە پێش و ئەو ڕووداوانێک کە هاتوونەت پێش هەر یەکە بە ئەندازی خۆی تەسیری هەبووە لەسەر مەوزوعی ئەوەی کە مالکی ماوەتەوە لەوەی کە هەموو پشگیری ئەو ڕەوتە نەکرا یان لە مەرحەلەیەک لە مەرحەلەکان وەکو پێویست ئەو قورسایی کە دەوە بیخەنە پاڵ قورسایەکانی دیکە بۆ ئەوی کە بتوانن مالکی لابن لایەن نەبرد و لەوانەیە عاملی دەرەکیش هەبوو بێ بۆ ئەو بابەتە بەڵام هەموو یەکشت نەبووە هەموو یەک بابەت نەبووە کە بۆ هۆی ئەوەی کە مالکی ماوەتەوە و تاکو ئێستا بڵم لەوانەیە لەلایەک حتا هەوڵ درابێت بۆی کە کێشەی چۆنیەتی کێشەی چارەسەر کێشەی بینی هەرێم و عراق بە شێوەیەک حەل بکرێت کە ناوخۆیی بێ زیاتر و دەستی دەرەکەی تێدا نەبێت بۆیت فرسەتێکە بێت بۆ ئەوی کە بتوانین چارەسەری ئەو کێشانە بکەین و فرسەتەکە بدرێت بە خەڵکی کە ئێستا لە دەسەڵاتن بە تایبەتی لە تەحالوفی وەتەنی یان لەوانەیە بە بڵێن تەحالوفی شیعەکان بۆی کە ئەوان هەوڵێک بدەن بۆی چارەسەری ئەم کێشە بکەن و نەهێڵم بگاتە ئاستێکی دیکە بەڵام ئەوانیش نەیانتوانی بیکەن بەڵێ ئێستێمە لە لێدوانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانە گۆڕان کاریەکە بینین بەسەر هەڵوێستیان بەرامبەر بە مالکی لەم دوایانە ئازاد جوندیانی وتەبێژی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی باس لەوە دەکات کە تاڵەبانی ناڕازیە لە ئەدای مالکی و داوای لێ کردووە کە بەخۆی دابچێتەوە و گۆڕانکاری بەسەر هەڵوێستەکانیان بکە ئەمە وا ئەکات جارێکی تر پارتی دیموکراتی کوردستان و لایەنەکانی تر کە هەوڵی متمانە لێسەنەوەیان لە مالکیە کرد جارێکی کە دەست بکەنەوە بە پرۆژەکەیان ئەمە دەبێت سەر و ئەگەر پێویست بێ کۆبوونەوە بکرێت و ڕێیەکان یەک بخرێت و بزانن بۆ ئەم مەرحەلەی داهاتوو چ زەڕوریە بکرێت تاکو ئێستا بڕیارێکی دیاریکراو نەدراوە سەبارەت بەوەی کە چ بەرامبەر بە مالکی لەناو پرۆسەی سیاسیدا بکرێت بۆیە دەمێنێتەوە بۆ ئەوەی کە لەوانەیە کۆمەڵێک کۆبوونەوە لەم چەند ڕۆژانەی داهاتوو ئەنجام بدرن بۆی کە ڕاوبۆچوونەکان لێک نزیک بکرێنەوە بزانن لە بەرامبەر ئەم بابەتە چه هەڵوێستێک بنوێنن بەڵێ هێنانی سوپای دیج بۆ کەرکک و دامەزراندنی ئەم هێزە لە
کەرکک دوا بە دوای بەیاننامەکەی سەرۆکی هەرێمی کوردستان ینی پێتان وایە هەنگاوی داهاتوو بەرەو چی ئەچێت؟ نازم بۆ ڕەبست کرد دوای لەبەرەوەی بەیاننامەکەی لە کۆتای بڵێ ینی دوای ماوەیەکی زۆر لەبوونی ئەو هێزانە سەرۆکی هەرێم بەیاننامەیەکی دەرکرد کە باس لەوە دەکات کە هەنگاوی جددی دەنێن بۆ ئەوەی کە ئەم هێزە مامەڵی لەگەڵ بکەن باس لەوەش دەکات کە کۆبوونەوە لەگەڵ سەر و کۆمارەکەن بۆ مەبەستە لە سەرەتای دروستبوونی ئەم هێزەوە و ئێمە کەوتینە ئەو جموجۆڵ ئەو جمجۆڵێکە پێویستە بۆ ئەوی کە ئەم هێزە دروست نەبێت و ئەو فرسەتە درایە چەند لایەنێک بۆ ئەوی کە ئەوان ئەم بابەتە لەگەڵ مالێکی و لەگەڵ دەسەڵاتدارانی سیاسی لە حکوومەتی عراقی باس بکەن و هەوڵ بدەن و لە ناو ئەجندای کۆبوونەوەی وەفدەکانیش کە چوونە بەغدا ئەم بابەتە بە چڕی باسی لەسەر کراوە. لەلایەکی دیکەوە خۆ هەمان ئەو مەترسیانەی کە پێشتر ئێمە باسمان لە دەکرد بە سەرۆک بارزانانی باسی لە دەکرد ئەوانە بوون. ئەوە ما بەبیردێنێتەوە کە کاتی خۆشی سەدام حوسێن کە قیادەیەکی عملیاتی بۆ منطقی بە قولی ئەوان شیمال دروست دەکرد و هەموو دەسەڵاتەکانی دەدایە ئەو هەمان شتی بەبیرهێنانەوە ئەو هێزەی بە ناوی دیجلەوە دروست کراوە. ناوەکەی گۆڕاودەنە هەمان لەوانەیە ئەشخاصی کە قیادەی عملیاتەکەش دەکەن هەر ئەو شخصانە بن کە کاتی خۆی لەژێر ئیمرەی علی حەسەن مەجید دابوو بن بەڵام ناوەکانیان ناوی قوواتەکە لەوانەیە گۆڕابێت دەنا هەمان ناوەرۆکە لەوەی کە هەموو دەسەڵاتێکیان هەیە حتا لە سەیتەرەکانەوە بگرە تاوەکو ئەمرکردن بە پۆلیس ئەمرکردن بە دامودەستگا ئەمنیەکان ئەمرکردن بە ئیدارە بە پارێزگا و قایم قام و مدیر ناحیەکان ئەوانە ئەوە مامە بیرخاتەوە کە هەمان ئەو ڕێچکەی کۆن دیارە تەجروبەی نظامی پێشویان پێ باش بووە کە زیندوی بکەنەوە جارێکی تر بۆیە بەڵێ لەم ماوانەی نزیکدا بەتێکیت کۆبوونەوەی چڕۆپڕ لەسەر بابەتە دەکرێت و هەڵ دەدرێت کە لە ناو ماڵی کوردی یەک هەڵوێستی هەبێت بەرامبەر ئەو بابەتە و چی بە پەسەند زانرا بۆ ئەوی کە چۆن ڕوبڕووی ئەم بابەتە ببنەوە هەنگاوی بۆ نەن. هەرچەند سەرۆک کۆماریش ینی هاوڕایە لەگەڵ سەرۆکی هەرێمی کوردستان لەسەر ئەو مەسەلێ و بە وتەبێژی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستانی ئاگاداری مالیکیشی کردوتەوە لەوەی کە ئەم هێزە دروست نەکات یاخود بیکشێنێتەوە لەوێ بەڵام مالیکی سوورە لەسەر ئەوەی کە بەردەوام بێ ئەگەر هاتوو مالیکی هەر گوێی نەدا بە کۆبوونەوەکان بە دانوستانەکان بە ئەوانی کە باز لەوە دەکات کە ئەم هێزە بکێشێتەوە هەنگاوی کورد ئەبێت چی بێت ئایا دروستبوونی هێزێکی کوردی بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم هێزە چارەسەرە یاخودنا؟ هەموو لایەنەکان واردن هەموو وتەکان واردن لەسەر ئەوەی کە چۆن بەرەنگاری ئەم بابەتە لایەنی سیاسی و گفتوگۆکردن و هەروەها دروستکردنی هێز ئەمانە هەمووی واردە بۆ ئەوی کە بەڵام تاکو ئێستا بەڕاستی بڕیارێکی دیاری کراو سەبارەت بۆ ئەوی کە چۆن ڕوبەڕووی ئەم بابەتە بدرێتەوە نەدراوە بۆیە دەبێت ئەم بڕیارە دروست بکرێت دوای ئەوە دەتوانین بڵێن ئاوە ڕەفتار دەکەین لەگەڵ ئەم بابەتە. ئەکرێت لەسەر ئەم مەسەلەیە کورد هەموو لایەنە سیاسیەکانی کوردی ینی کۆدەنگ بن لەسەر ئەم بابەتە یاخود تا ئێستا کۆدەنگی نابینێت ئەوەی تا ئێستا لە بیستومانە ئەوەی کە تاکو ئێستا بەرچاو دەکەوێت لە ئیعلام و لە هەڵوێستەکانی کە باسی لێ دەکەن ئەوەیە کە هەمویان دژی ئەم بابەتەن هەرچەندە لە هێندێک ڕاگەیاندن لەوانەیە بە شێوازێکی دیکە باسی بکەن و شرۆڤەی بۆ بکەن و وەکو ئەوەی کە دیسان ئەمەش بە خەتای حکوومەتی هەرێمی کوردستان بزانن لەوانەیە وا لە قەڵەمی بدەن بەڵام لە ناوەرۆکدا کە قسەکانیان گوێ لە ڕادەگرن دەبینین کە ئەوانیش دژی ئەم بابەتەن و احتیمالەیەک هەڵوێستیان هەبێت و ئەوەش دەمێنێتەوە سەرەوەی کە دوای ئەوەی کە پرس بە هەموو لایەنەکان کرا ئەوان هەڵوێستیان چ دەبێت. زۆر جار ینی لایەنی ئۆپۆزیسیۆن باس لەوە دەکات کە هەردوو حزبی فەرمانڕەوا زیاتر ئەو کێشانەی کە لەگەڵ بەغدایە زەقی دەکەنەوە پەیوەندی بە پرسی نەوتەوە هەیە یاخود پەیوەندی بە بودجەوە هەیە. بۆچی ئەو کێشانەی کە زیاتر پەیوەندی بە ناوچەدا بڕێنراوەکان و بۆ نمونێ سەم هێزی
دیجلە هەیە زیاتر ئێوە تەرکیز ناکەنە سەری و لە گفتوگۆکانتانە جەخت ناکەنەوە لەسەری بتاکید یەک لە بەرنامە هەرە نزیکانەوە لە ڕێزبەندیەکانی ناو ئەجندای گفتوگۆ و قسەکردن و ناو پرۆسی سیاسیماندا لە ڕێزی یەکەمدایە مەسەلەی هاتنی ئەم فەرماندەیە و بەو دەسەڵاتی کە بۆی دیاری کراوە ئەوەی کە باسیش لەوە دەکرێت کە گوایە ئەم دوو حیزبایی کە ئێستا دەسەڵاتی کوردستانیان بەشی زۆری دەسەڵاتی کوردستانیان بەدەستەوە زیاتر باسی بودجە ئەم بابەتان دەکات بودجە شتێکی ئانیە کە دەبێت و لە هەر ساڵی جارێک دووجار باسی بکەی بۆی کە قوتی ئەم خەڵکە تووشی کێشە نەبێت ئەوە شتێک نییە کە شتێکی ئیداریە دەبێت باسی بکرێت ئەمە ئەوە نییە کە پێش خراپێ بە بەرامبەر بە کێشەکانی دیکە چونکە کێشەی یەکەمی پارتی دیموکراتی کوردستان وەکو ئێمە تێگەیشتنەوە لە ئەجندای ناو بەرنامەی پرۆسی سیاسیماندا هەبێت مادەی 140 ئەو ناوچانەی کە دابڕێنراون لە کوردستانەوە و ئەمە شتێکی تازە نیە بنسبە پارتی دیموکراتی کوردستانەوە ئەمە کێشەی ئێمە بووە لە سەرەتای دەستپێکردنی شۆڕش و گفتوگۆکانمان لەگەڵ ڕژێمێک لە دوایەکانی حکوومەتی عێراقی و لە سەرکەوتن و شکانەکانیشمان ئەم ناوچە دابڕاوانە عاملی ئەساسی بوون ئێمە لە ساڵی 61 کە پارتی دیموکراتی کوردستان سەرکردایەتی شۆڕشی کردووەوە هەوڵی داوات مافەکانی نەتەوەی کورد بەدەست بێنێ و کوردستان وەکو یەکەیەکی ئیداری بەڕێوە ببردرێت هەوڵی ئەوەی داوە کە کەرکووک و ناوچە دەبڕەندراوەکانی کە ئێستا لە مادەی 110 لە زمانی ئەم هەرێمە بێت لە چوارچێوەی ئەم ئەقلیمە بێت کە ئەو وەختە پێیان دەگوت ناوچەی حکمی ذاتی لە ساڵی هەفتا لەسەر ئەوە 4 ساڵ جێبەجێکردنی هەندێک شت تاخیرکرا کە کەرکووک چارەنووسیەک لای بکرێتەوە ساڵی 75 لەسەر کەرکووک پارتی دیموکراتی کوردستان بۆ خاوەنی شکستێک کە شکستی شۆڕشی ئەیلول بوو دەنەخۆ ئەو کاتە سادام حوسێن پێشنیاریەوەی کردبوو کە بەستی خاسە لە ناو کەرکووک بێتە سنووری کوردستان بەشێکی لەگەڵ حکمی ذاتی بەشەکەی لەگەڵ حکوومەتی مرکزی بێ بارزانانی نەمەر گوتی سنووری کوردستان بەستی خاسە نییە سنووری کوردستان حەمرینە ئێمە گەر هاتبایە چاوپۆشیمان لەو شتانە لاو تووشی ئەو شکستەش نەبووینە کە تووشی بووین کەواتە ئەم کێشەیەکی تازەی ئێمە نییە کە زۆر قوربانیمان لە پێناویداوە لە مۆدەش حازرین زۆر قوربانی لە پێناودەن ئەمە کێشەیەکە ماوەتەوە بەڵام لەگەڵ عەقڵیەتێکی داخراوی شۆڤێنی ڕوبەڕووین کە زۆر بە ئاسانی نایەتە سەرمێزی گفتوگۆ بۆ مەسلەی چارەسەرکردنی کێشەی کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان ئەجینە کێشەی یەکەمی ئێمەی پارتی دیموکراتی کوردستان مادەی 140 ئەویش بۆ هەوڵمان داوە کە بیخێنە چوارچێوەیەکی دەستوریەوە کە ڕێگاکانی دیکە نەگرینە بەر چونکە ڕێگەی دەستوری و قانونی ڕێگەیەکی سەردەمیانەیە و ئینسانیانەیە کە چارەسەر بکرێت لەوانەیە ئەوە قازانجی هەموو لایەکی تێدا محەممەد ئەم ئەقلەتی کە باسیەکەیسە ئەم ئەقلێتە ئەقلێتێکی شیعیە کە حکمی عێراق دەکات ئێوە بیستان هاوپەیمانی لەگەڵ لیستی ئەل-عێراقی بکەن ئایا ئەقلێتی لیستی ئەل-عێراقیە ئەوانەی سەرکردەکانی عێراقیت جیاوازن لە سەرکردەکانی شیعە بەرامبەر بە پرسەکانی کورد یاخود هەمان ئەقلێتن ئێمە ئەو عەقلێتی کە ئێستا ئیدارەی عێراقی پێدەکرێت ڕاستە زۆرینەی شیعەیە بەڵام لە ڕووی مەسەلە قەومیەکانەوە زۆر جیاواز نین لەگەڵ لیستی عێراقی کە دەسەڵاتیان بەدەست نییە و ئێمە هاوپەیمانەتیمان لەگەڵ لیستی شیعە هەبوو کە نەرمیەکیان هەبووە بەرامبەر بە مەسەلەی گەڕانەوەی ناوچە دابڕێنراوەکان و جێبەجێکردنی داخوازیەکانی ئێمەی کورد چ لە ڕووی قەومی چ لە ڕووی نیشتیمانیەوە ئەو نەرمیە وای لێ کردوین کە ئێمە نزیک بین جگە لە مەسەلەی هاوخەباتی کە چەندین ساڵ هاوخەبات بووین لە دژایەتیکردنی ڕژێمی بەعس لە عێراقدا و پێکەوە زۆربەی هەر زۆری سەرکردەکانی تەحالوفی وەتەنی شیعی لە کوردستان بوون لە ناو پێشمەرەکانی پارتی و یەکێتیدا بوون بۆیە لەگەڵ لیستی عێراقیە هاوپەیمانەتێکی وامان نییە تەنیا لە ناو پرۆسی سیاسی پێکەوە بەشدارین ئەجینە تەحالوفی کە ئێمە هەمانە یان هاوپەیمانی کە ئێمە هەمانە لەگەڵ لیستی شیعیە بەڵێ پرسیینەوت دەگەر بگەڕین و سەر پرسیینەوتێکێکە لەو پرسە گرنگانەی کە بابەتی جێناکۆکیە لەگەڵ بەغدا ینی لە ناو هەرێمی کوردستانیشە هەست بەوە دەکرێت کە ئەمە بابەتێکی دیسان هەر جێی ناکۆکی و مشتومڕە لەسەری لە چاوپێکەوتنێکی NRT لەگەڵ ئەدنان موفتی سەرۆکی پەرلەمانی پێشووی کوردستان باس لەوە دەکات کە
داهاتی نەوت یەک دیناریشی نەچۆتە خەزێنەی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە کەواتە هەموو لایەنەکان سورن لەسەرەوەی کە ئەم داهاتی نەوت تەنها پارتی دیموکراتی کوردستان بەرپرسەلی ئەم بۆ ئەماڵیت وڵە بۆ ئەوەی کە کاگادە باوەڕ ناکەم مەبەستی ئەو بێ کە نەچۆتە ناو خەزێنێکی نیشتیمانە ئەوی تر هەموو چۆتە ناو خەزێنەی پارتی دیموکراتی کوردستانەوە منیش دەڵم یەک فلسی نەچۆتە ناو خەزێنەی پارتی دیموکراتی کوردستانەوە و نەچۆتە ناو خەزێنەی یەکێتی نیشتیمانی کوردستانیش بەڵکو چۆتە ناو خەزێنەی حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئەو گەر چەند بووە چەندە کە لەوانەیە من ئاگاداری ئەم بابەتە نەبم لەبەرەوەی کە پەیوەنددار نیم بە مەوزوعەوە وەزیری نەوت و وەزیری دارایی و حکوومەت هەیە کە من بەشدار نیم لەو حکوومەتە بۆیە بەتەکیید نەهاتوتە خەزێنەی ئێمەشەوە بەڵام مەسلەی نەوت مەسلەیەکی گرنگە مەسلەکە ئەوەیە کە ئەم نەوتە ساڵانی دوور و درێژ لە ژێر پێی ئەم خەڵکی کوردستان دەرهێنراوە کراوەتە گولە بە سینگێوەندراوە بۆیە دەبێت لەمەوە دووە هەوڵ بدرێت کە کوردیش دەسەڵاتێکی بەسەر ئەم سامانە سروشتیانەی خۆیدا هەبێت کە بەلای کەمەوە بۆ خزمەت گوزاری و بۆ پێشکەوتنی وڵاتەکەی بەکار بهێندرێت هەوڵی ئێمە ئەوەیە کە نەوت دیسان نەبێتە چەکێک بۆ خنکاندنمان بۆ دواکەوتنمان و بۆ پراوێز خستنمان بەڵکو ببێتە چەکێک بۆ بەرەو پێشکەوتن و خۆشگوزەرانی خەڵکەکەمان هەوڵی ئێمە ئەوەیە وەش حەقێکی طبیعی خەڵکی کوردستانە بۆیە لە سەر مەسلەی نەوتیش کێشەیەکی زۆرمان لەگەڵ مالیکی و لەگەڵ دەوروبەرەکەی هەیە کە هەرچەندە لە ساڵ 2007 بە اتفاقیەک لەگەڵی ڕێککەوتین لەسەر ئەو بابەتانە بەڵام دیارە پەشیمان بوونەوەیەک لەسەر پێشەوەی بچمە سەر تەوەرێکی تر و تەوەری ناوخۆی هەرێمی کوردستان هەر لەگەڵ بەغدا ئەگەر بەڕاشکایی پێم بڵێ تا چەند ئەتوانن ئێوە بەم جۆرە لەگەڵ بەغدا بەردەوام بن یاخود نیەتی ئەوەتان هەیە کە کورد لە بەغدا بکشێتەوە بەردەوامی ئێمە بەسراوەتەوە بە ئەوەی کە چەند دەتوانین لە پرۆسەی سیاسیدا بەشدار بین یەک دوو چەند پرۆسەی سیاسی لە خزمەتی عێراق بەگشتی و کوردستان بە تایبەتیدا دەبێت و بەشداریمان لە حکوومەتدا تەنیا بۆ ئەوە نییە کە چەند وەزیرێکمان هەبێت یان چەند شوێنێکی دەسەڵات بەدەستمانە بۆ ئەومانەکە لە بەڕێوەبردننی ئەم وڵاتەکە پێی دەڵن عێراق و کوردستان بەشێکە لەو عێراقا بەشدار بین لە سیاغی قرارات و لە تەنفیزی قرارات نەکەل لەسەر ئەوەی کە خەڵکێک قرار سادر بکە و کوردیش یان ئەوانەی کە لەوێن لە بەناوی وەزیر و یان هەر دەسەڵاتدارێکی دیکە بەس منەفز بن لەوێ ئەوە چەندین ساڵ ئێمە معاناتمان لەگەڵ ئەوە هەبووە کە عەرەبی عێراقی گوتویانە ئێمە سیاغی قرارات دەکەین بەڵام کورد حەقی سیاغی قراراتی نەبێت ئێوە تا ئێستا هاوبەش بوونیان تەنها بەشدار بوون لە حکوومەتی ئێمە بە پێ ڕێکەوتنەکە دەبووە پێکەوە ئەم وڵاتە بەڕێوەبەرین نە ئەوەی کە ئێمە بچین مشارەکەمان پێ بکەن ئێمە بەشێکین و لەم وڵاتە لەلایەکی دیکەوە نەتەوەی دووەمین لەم وڵاتەدا کەواتە دەبێت ئێمە لە پێکهێنانەوەی عێراق و لە بەڕێوەبردننی عێراق هاوبەش بین پێکەوە ئەم وڵاتە بەڕێوەبەرین نەک ئەوەی کە خەڵکێک تەسەوڕکە خێر بە کورد دەکات و دەبێت هەندێک وەزیر یان هەندێک وەکیل وەزیری بداتێ تا ئێستا بەشدار بوون نەبوون ئەوەی کە هەوڵیان داوە وا تەسەوریان کردو کە هێشتاش وەکو ئەوەی کە ئێمە لە معارەزە بین ئەوان لە حکوومەت بین کە ئێمەش گوتمانە ئێمە و ئێوە پێکەوە هەردوو گلامان حکوومەتی نەک ئێوە حکوومەت بن ئێمە معارەزە بین زۆر سپاس دەچینە ناوبڕێک و دەگەڕینەوە بۆ پاکردنی بەرنامەکە ئازیزان ناوبڕێک و دەگەڕینەوە وڵاتان